عيدي مامۆستایە سێ بەش عیدی تەلەبێت بڵێمەوە یەک بەش عیدی مامۆستایە پێو بگەێنێ منهەجەکە و چییە گرنگیە و منهەجە چییە چۆن سەعید یاقی چۆن سەدی تایە پێدەگەێنێ پرسیارەکانە بۆ حەلەکە دەبەست لە بەرکردنی وتنەوەی پرسیارکردنی باشە چون بۆ ئیمتیحان خۆ مامۆستا دەڵێن ئەمەیان عیدی تۆیە بەمانایەکی باشن سەرکەوتنی خۆ لە هیچ خۆناوی خوێندنە بە غەیری خۆت ئەگەر جددیاتی لەگەڵانەکەی ڕوونادا پرسیارەکانی بە قەلەوی بینێ هەر هەمووی سەعید یا پێ سەد نایەنێ چونکە فێر نەبووی سەعید فێر نەبووی هەوڵ فکرەکە گەیشت ئەگەر تا بۆلی 11 جددیاتت نەبووە لە سەعی ڕۆژانەیە فرسەتێکە خۆ ڕابێنی لەگەڵ سەعی ڕۆژانەیە باشە کاتە خاڵی یەکەم پۆلی 12 گەر 4 بەش بێ سێ بەشی تۆیت یەک بەشی مامۆستایانە لەبەرەوە 50 مامۆستا مەکە ئەو مامۆستایی خۆت بە خصوصیگری بە ئۆنلاینە لە پەیمانگایە خۆت سەعیەکەی لەگەڵ یا بڕۆ لەسەر مزەمەکەی بڕۆ بەردەوامە باشەوە من خاڵی دووەم ئەگەر دەتانوێت سەرکەوتوو بن بەجێ برادەکانی تەنیشتان مەکەن کە هیچ لە خۆی شەش نازانێ ئەو طبیعەتی مامۆستا فڵانی بەدڵ نییە سەرشکلی مامۆستا فڵانی بەدڵ نییە سەرشکلی ئەو مەلزەمەیی بەدڵ نییە باشترینەکان لە پەیمانگای سلەیمانی بۆیە ئێرە هەڵبژێرە سەرکەوتن وشەیەکە ئێمە مانای پێدەبەخشین